لە پیرۆز دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان. لەکوێ هاتووی؟ ڕانیە لە ڕانیە خۆشەویستەوە. یەکەم جار دەدەی؟ بەڵێ یەکەم جار دەدەی بۆ قەندیل؟ چه هەستێکت هەیە کاتێک لەم ئاهەنگەدا بەشداری؟ وڵای زۆر دڵخۆشین هەموو ساڵێ دووبارە دەبێتەوە نۆرۆز. پێویستە کاگەلی کورچی هیوایەک بخوازێ لەم ڕۆژ. وڵای پێویست دەکا یەک پارچە بێ لە هەموو کوردستان. پەیامی تۆ بۆ گەلی کورد لە چوار پارچەی کوردستان چییە؟ وڵای هیوادارم یەک دەنگ و یەک ڕەنگ بن. یەکەم جارە هاتوومەتە قەندیل جەژنێکی زۆر خۆش و زۆر دڵم زۆر پێی خۆشە. هەموو کورد و هەموو کات پیرۆز بێ ئینشاڵڵا. گرنگی نەورۆز لای تۆ چییە؟ نەورۆز هەموو شتێکە لە کورد پیرۆز بێ ئینشاڵڵا و زۆر زۆر خۆشە. پێویستە کاگەلی کورچی هیوایەک بخوازێ لەم ڕۆژەیە. هیوای ئەوەیە هەمووی دڵی خۆش بێ و هیوا بخوازن کە هەموو ساڵی ئینشاڵڵا نەورۆز لە قەندیل هەروە خۆش بێت. گرنگی نەورۆز لای تۆ چییە؟ وڵای جێژ نەچینەتەوەی و زۆر خۆشە. لەکوێ هاتووی؟ ڕانیام. بەخێر بێ سەر چاو. سپاس بەخێر بێ سەر چاو. یەکەم جار دەی بۆ قەندیل یا پێشتر؟ هەموو نەورۆزان دێین. ساڵێک دەی بۆ قەندیل؟ ساڵێ بەڵێ. پیرۆزبای خۆت پەیامی خۆت بنێرە لێرەوە. پیرۆزبای خۆمان ڕاستەی گەلی کورد دەکەم هیوادارم کورد هەموو یەک ڕیز بێت. خێر بێن سەر چاوم هیوایەتم کورد سەرکەوتوبی پێشکەوتوبی خوایە لەسەر هەموو دەوڵەتەچی بەخێر بێن سەر چاو. یا لەکوێ هاتووی؟ لە قەندیل. لە قەندیلی؟ هەموو ساڵ لێرەدا جژن نەورۆز هەموو سار دێمە ئێرە لۆ جژنی نەورە لە ڕانیەدا دەنیشین بە خەرچی قەندیلی. یا پێویستە کا کورد لەم ڕۆژەیە چی هیوایەک بخوازێ؟ هیوایەتم کوردستان ئازاد بی کوردستان بە کەیفی خۆ بی وەکو دەوڵەتان سەری بەرز بی خاشی خۆ پارێزی سەرشۆڕی دوژمنان نەبێ. نەورۆز بۆ تۆ چ شتێکی هەیە چ گرنگیەکی هەیە؟ نەورۆز لۆ کوردستان لۆ کورد و کوردستان هەر چار پاردەی کوردستان پیرۆز بی لە هەموو هەر چار پارچەی کوردستان. جەژناتەژی پیرۆز بێ جەمە دەژنا هەموو کەس پیرۆز بێ و پڕ کێفخۆشم لە قەندیلێ. لەکوێ هاتووی؟ ئەش کۆبانێ هاتم کۆبانێ. ڕێز بۆ کۆبانێ. سلام ڕێژ وە لێ قەندیلێ کەمان.